سڵاوتان لێبێ بەڕێزان پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە هەموو لایەکتانەکەم خوای گەورە تەعات و نوێژ و ڕۆژووی ئەم ڕەمەزانی لە هەموو لایەکمان وەرگرت بێ بە چاوەڕێی پاداشتی گەورە بن ئینشاءڵڵا لە قیامەتە پاداشتەکانی وەرەگرین. دەمەوێت پەیامی جەژنە پیرۆزە لە هاوڵاتیان وەرگرم و بزانم بۆ جەژن زیاتر لەگەڵ کیا بەسەریە بن تا چەند گرنگە گەرموگوڕی تەواومان پێوە دیار بێت لە جەژنانە جلی جوان لەبەرکەین بچین وە لای خزم و کەسوکار و ئەو کەسانیشی کە دڵیان لە یەک عاجز بووە بچن یەکتری ئاشت بکەنەوە برایەتی خۆیان لە جەژنا بنوێنن و دایک و باوکانی چەند گرنگە ئاگاداری مناڵەکانیان بن لە مەترسی و تەخەمەنی بیان پارێزن بەتایبەتی لە ڕۆژانی جەژنا لەگەڵ ما بن من بەشێک لە هاوڵاتیان وەرەگرن ئێوەش بینەری بەنامەکەمان فەرموو. دایک و باوکە لە ژیانە بمێنێ ئەم ناولای ماچکەی گەرنێ ئازاکە دووەم برا و خوشک و خێزان و مناڵەکانە دای قسەی کوشمیشەکە بێ بچی ئەم لەولای کەسوکار و دراوسێ و خۆشەویستەکان و خاستەوەی کە لێ عاجز بووی. قوربان دوو جەژنی جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانە ئەتر با باقی جەژنی کورد نیە هیچ مناسبەت بە ڕەبتی بە کوردی یا ڕیسپی قەدیمیەکان ئەوانەی کێشێک عاجزیشی بووە لە بینێ لە خزمێکە سوکارێ ئەچوون ئاشتیانە کردوانی و جەژنە و تازە ئەبێت جەژنی موسڵمان عنی ئەبێ هیچ نەبوغز و چین هیچمان لە دڵان نەمێنە هیچمان چکە سپاس بەخوایە مانگێکی پیرۆزمان تێپەڕانووە بەرەو جەژنێکی گەورە ئاڕۆین ئەم جەژنەش بۆ موسڵمان ئێمە دوو جەژنە هەم ڕەمەزانەکە هەم جەژنەکەش. ئەوەی کە دۆزێ دڵی لێمان گران بۆ بچین ئەم لەولای ماچکەین بە دڵێکی پاکەوە نوخڵەکەیش بخۆین ئەم لەولایشی ماچکەین ئەوە بەڕاستی ئەوە هەمووی کوردی خۆمانە ئەوە ڕەمزی جەژن بۆ کە بێ حازی بەلاوە بنێ لە دوای قەیسی و کوشمیشەکە ئەوەیە لە دوای قەیسی و کوشمیشەکە بێ بچی ئەم لەولای کەسوکار و دراوسێ و خۆشەویستەکان و خاستەوەی کە لێ عاجز بوویت. بەڵێ من بیرمە جاران گەورەکان کاتێک کە گەریکێک عاجز بووە بە زۆریان هێنا دەستیانە کردە ملی ئەوی ناوێت هیچ پێویست بە زۆر ناکات ئێستا بێت خۆ دڵت گەورە ئەبێ وابێ ئەبێ ئەوە سنەتی پێغەمبەرە سەلەڵڵاهو عەلەیهی وسەلەم. من جەژنە پیرۆزەت لێ یەکەم خوای گەورە تەعات و نوێژ و ڕۆژی هەمووی لێ قبوڵ لە هەمومان ئینشەڵڵا. جەژنە پیرۆزە لە کێیەکەی لە کەسوکار و لە هەموو موسڵمان و لە هەموو ئەو موسڵمانە لە هەموو لە جیهانە دەبینین هەندێک کەسمانەیە سارد و سڕن لە جەژنا کەچێ بینین هەمانم کەسە ڕەنگە لە سەری ساڵە خۆی بۆ بگۆڕێ بۆ نمونە خۆی بۆ ئامادە بکە بەس گرنگی بە جەژنی ڕەمەزان و قوربان هاتووە کە زیتان خوا چۆن دروستیکرێ وایە بێ هەیە گەرموگوڕە هەیە سارد و سڕە هەیە تووڕێ هەیە عەسەبیە هەیە ڕووی خۆشە وەکو جەنابە گوێ لێ ئاوایتە خوای گەورە بە هەموو شێوەیەک هەموو گرگێمە وەکو موسڵمان ئەم جەژنانە بەڕاستی زیینوو بکەینەوە جلوبەرگی جوان لەبەرکەین بۆن خۆشی لە خۆماندەی سەردان مردن هەبێ ئێمە ئەو سنەتی پێغەمبەر جێبەجێ بکەین بۆ بەڕێک و پێشی ئەم سنەتە نێرین کۆنبێت و دووکەڵاوی بێ ئەبێت زۆر بە ڕۆژ بۆن خۆشیکەین بەتایبەتی ئەبێت دڵی مناڵیشی تیا خۆش ئەوە شتێکی معلومە من کوردەواری خۆمانە جەژدانە و شیرینی ئەمە ڕەمزێکە دروست زۆر ڕاستە زۆر ڕاستە. ئەبینی دایک و باوکێکەیە بۆ نمونە ئاگەی لە مناڵەکەی نییە لە جەژنانە و شتوەرە گرێدا بە تراقەیدا بە تەقەمەنی مەترسی بۆ سەر خۆی بۆ چواردەوریش دروست بۆ ژینگە بۆ زۆر خەتەرە زۆر گرنگە دایک و باوک ئاگاداری مناڵەکە ئەبێ دایک و باوک مناڵ ئیمان لە خاستن لەم زروفەیشە ئەوە کە ئیمالیکا لە هەردوو لاوە زەرمەند دەبێت خۆیشی و دراوسەکەیشی و مقابل بەرامبەرەکەیشی بەڵێ زۆر ڕاستە. ئێمە سوپاسیەوەکەین خوا لە هەموو لایەکی پیرۆزکە ئازێتان کێشە سوپاسان دەکەین ئینشەڵڵا ئەمە جێژ بن ئینشەڵڵا دەردی ژنانە لە یاخوا لە 1000 جەژنا بن سوپاسان دەکەن. جەژن لە هەموو کوردستان پیرۆزەکەم لە دایکم لە گشتخانەوە دەبم. باشە جەژن ئەچی بۆ لای کێ لەگەڵ کێچی خزم لای دایکم باڵ گردی نازایی لە کەسوکاری زۆرە باڵە بە تاکید. تا چەند گرنگە ئێمە ڕەمزی جەژنمان پێوە دیار جلی جوان لەبەرکردن خۆڕازانەوە ئەوەی کە پێم ساسەلم فەرموویەتی گرنگی بە جەژن بدەن ئەبینین لێرە و لەوێ هەندێک جەژنەیە ڕەتی بەێمەوە نیە زۆر گرنگی پێدرێت بەڵام ئەم جەژنەی خۆمانە پێویستە گرنگی زیاترمەوە بەتاکی دەبێ زیاتر گرنگی پێبین چونکە مسلمان و کورد دوو جەژنیان هەیە لە دنیا ئەویش جەژنی قوربان و ڕەمەزان نەوەڵاتە هەست هیچ بەس ئەوەی لە دوکانم جارە مەشغوڵم بۆی خەمێکی خۆت خۆیان بەتاکید ڕەمزی جەژنەکەت پێوە دیار بەتاکید لە کوردەواری خۆمان کاتێک کە جەژن هات
ڕیسپیەکان ئەوانەی عاجز بوون یاچوون دەستیانەکردن ملی یەکتری تا چەند گرنگە ئەم کولتورە زیینوو بکەینەوە ئێمە دڵمان گەورە بێ بچین بەرامبەر ماشکەینەوە ناکۆکی وەلا بنین ئازی وەلا بنین وەڵاهی بۆ کورد بە بۆنیست سۆسیال میدیاوە وای لە هاتوویسە خۆشەویستی نەماوە لە بینی یەکتریە بەڵام زۆر زەرورە ئینسانەکان زیاتر تێکڵاوی یەکتری بن بەتەئکید با جەشش نەبێ با ئێمە لە یەک ڕۆژاکۆی نەکەینەوە با هەموو ڕۆژێک بێت سەر و خۆش بێ قوربان پیرۆز بێ منوی لە ئێوە و لە هەموو جێژنە پیرۆزە لە باوکی بەڕێزم و دایکی خۆشەویستمەکەم لە هەموو براکانم لە خوشکەکانم لە خزم و ئازیزانم هیوادارم جەژنێکی ئاسوودە و بێئش و ئازار بەرنەسەر مەسەلەی منداڵ تا چەند گرنگە دایک و باوک ئاگاداری مناڵەکەی بوو لە جەژنانە ترەقەکڕین و تەقەمانی و ئامانە بۆی هەم بۆ سەلامەتی مناڵەکە هەم چواردەوریش خەڵکی زەعات زۆر ڕاستە قسەکەیتەوە من لەسەر ئەوە برادری خۆمەیە ماتۆڕی کڕیوە بۆ مناڵەکەی ئەڵێ بڕۆ بیە بە کرێ بۆ تۆزێ پارە یعنی جانی مناڵەکەی خۆشی مناڵی خەڵکیش ئەکاتە ئازارەوە سیە بۆ سەر مناڵی خۆی و خەڵکی ینی بڵێ بۆ لەبەرەوەی کە بۆ تۆزێ تمۆحی پارە یعنی ماتۆڕەکرێ بۆ جەرگەکەی خۆی ئەڵێ بڕۆ بیدە بەکرێ باشە مناڵەکە شەچێ ئەی باد خۆشتزانی جادوبانی ئێمە ئەمڕۆ بە کەڵکیەوە نای ماتۆڕیوەڵا یعنی بەڕاستی یعنی کۆمەڵێک گەنجی زۆر هەیە جەژنان ئەم ماتۆڕە بەسەر ئەم جادوبانەیە خەڵک بێزارەکەن کورە خۆیان ماڵەوەیان لە جەژناتۆ زیاتر سەردانی کێ من یەکەم سەردانم بۆ لای دایکم باوکمە بەڕاستی ئەو شتە هەیە لە ناو کۆمەڵگەی خۆمانە کە لە جژنانە ئەبێ پێ بەجەری خۆتا بنی و هەرچی ناکۆکیەوە لای بنی بچی ئەو کەسە ئاش بکەیتەوە تۆ ئامادەیتەوە ئامادەی ئەوەم تایە بەڵام گرد نازاییش ئەبێت تۆ دانی پیا بنی کە چیت کردو بەرامبەر ئەو کەسی کە دڵی یەشاوە لێ تۆ دڵت گەورەیە و ئەو پاداشتە گەورەیش بۆ تۆ بێ ئەمە وادێکمان پێ بدەیت کە ئەو کەسانەی دڵتان لێک ڕەنجاوە ئەم جەژنە پێ بەسەر هەموو شتێکا بنێن و ئیشەڵڵا هەروای دیەکەم وعدش پێدا وعد بێت یاخوا سەلامەت بی هەر لە جەژ نابیەوە ئەوە حەقا گەردنی خەڵک ئازاکەی خەڵک گەردنی ئازاکە دوعا بۆ خەڵک بکەی خەڵک دڵی خۆشکەی یەکەی براکەم اینجا کوونە دەوڵەمەند ئەگەر دەوڵەمەند بێ فەقیر نامێنێت یەکەی براکەم جەژن لەگەڵ کیا جەژن بەسەرەبەی لەگەڵ سەردانی کیەکەی بۆ لای کێ سەرداری کوڕەکانمەکەم و سەرداری خزمەکانمەکەم و براکانم برازاکانمەکەم و لای هەمووی پێویست بێ ئەشم لە کوردەواری خۆمانە کاتێک دوو کەس عاجز بوونایە لە جەژنا ڕیسپیەکانە چون ئاشتیانە وابوو گرنگە ئینسان دڵی گەورەوێ ئەگەر کەسێکی عاجز کردووی بچی ئاشتی بکاتەوە حەق ئەوە حەق گەورەی لە پێش هەموو شتێک ئەوە وەک تاجی سەر وایە برام بۆ ئەو زەلامەکە من تۆ لەگەیکە عاجز بیت پشی بەرەوە پیری ئەوە زۆر گەورەیە هەتاڵی گەورەی بەس هەندێک مناڵیشە بینین تەقەمەنیشتیان پێ لە جەژنانایی تەقێنە مەترسیە بۆ سەر زۆر غەڵەتە ئەوە باوک ئاگاداری وڵاهی من کە ئەوانەیە تەقەکەن بڵێم دوعا لەوانەیەکە بکەی بۆیان نەکردم کا بەناو ماڵای کا بەناو سیارەیە ئەوە حکوومەتی هەرێم گوناح ئەوە یێنێتە بەناو حکوومەت ئاگاداری ئەوە بێبزانێکی ئەم شانە فرۆشێ بۆی مەترسی لەسەر خەڵک زاریان کە زاکێک بڵێ تەقەمەنی نەکەن خەڵک دڵی داعشەکێ خەڵک بێتاقەدە بێ وانە دووبارە جەژنە پیرۆزەت لە جەژن خۆ ڕەحم بە هەموو لایەکماکە ئیشەڵڵا تاعات و نوێژ ڕۆژی هەمووی لێ قبول کردی پەنا بەخوا ئەیکا ئیشەڵڵا ئەیکا دوو ئەمەشم کردو الحەمدولله دوعا بۆ ئێمەش بە بنسیبی ئێمە کامێرەمانەکەی ئیزنی خوا دوعام بۆ هەموو ئومەتی محەممەد کردووە کە بشێتە ئەو ماڵی خۆ سڵاوت لێ سڵاوی خوا لە هەموو تا لە کاناڵی پایان بە تایبەت جەژنە پیرۆزەت لە یەکەم خی گەورە تاعات و نوێژی ڕۆژی هەمووی لێ قبول کردی خی گەورە لە هەموو مسلمانانی قبول کردوێ بە تایبەت هەرێمی کوردستان و سلێمانی بە تایبەت ئینشاءالله پیرۆزبایی لە یەکەم شەڵا لە جەژنی خۆشیە جەژنی ڕەمەزان بێتە مای خێر و بەرەکەت بۆ کەری کورد و بۆ جەنابەت و جەژنە پیرۆزە لە هەموو دانەکەم منیش باشە ئینسان وەکو مسلمان تاشان گرنگە
ڕەمزی جەژنەکەمان پێوە دیار بێ ئەوەی کە پێ ساسەلم فەرمیێتی جلی جوان لەبەرکردن سەردانی کەس و کارکردن گردن ئازایی ئەمانەمان پێوە دیار بێ لە خۆی ئێمە دوو جەژنمان هەیە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان ئەو دوو بۆنێ زۆر زۆر پێویستە بۆ موسڵمان بە تایبەت بۆ ئێمە سپاس بۆ خۆک و موسڵمان جەژن زۆر بە بەرزی ڕاگرین بە تایبەت جەژنی ڕەمەزان کە بۆ موسڵمان بۆ کەسانەی کە بە ڕۆژوون خوای گەورە بۆ کەسان مەڵێ زۆر بە تایبەت ئەم جەژنە بووە مای خێر و بەرەکەت باران بارین لە دەرەجە یەک باران بارین نۆدوەرگرتنەوە بۆ عێراق سپاس بۆ خۆی ئینشاءڵڵا جەژنە پیرۆزەیە سپاس بۆ خوا شتی تریژەیە لە باوەرگرتنەوە ئینشاءڵڵا خوای گەورە بکاتە مای خێر ئینشاءڵڵا داواکەم خوای گەورە کار ئاسانی کە بۆ فەرمانبەران بۆ ئەو موچانیان کە خوراوە خوای گەورە یارمەتیان بە هەمووی وەرگرتنەوە ئینشاءڵڵا بێتە چەند جەژنێک ئینشاءڵڵا ئەگەرتە چەند جەژنێکی باش ئینشاءڵڵا خۆی ئەو شتێکی ناشرینە لە کوردەواری خۆمانە تەرەقە و ئەوەی کە ئەشیێنێ بەس خۆی سەرکیەکە حکوومەتی هەرێمە ئەو ڕێگەیاوە بەڵێ ئەو ڕێگەیاوە چەند کەسە بە ماتۆر نەوەکو تەرەقە بە ماتۆر بەیان دوومانی ببینە ماتۆر چیەکە بەو خەڵکە زۆر ناخۆشە نانی هەرێمی کوردستان وا نەبوو سلێمانی بە تایبەت ناخۆش بووە بەدەست ماتۆرەوە بەدەست ماتۆری خراپەوە من هەمووی ناڵم سە من برامەی 15 ساڵ ماتۆری پێ و ئەتوانی جوانی بێنوێنێ ئیش و کار و کاسبی پێ بڵێ دەینە لە داوامایە بڵێ بەس کەسی تیشمان هەیە زۆر خراپە سایق ماتۆر باین دووبانی ببینە بە چاوی خۆ چی ڕۆیە بە تایبەت تەرەقە بۆ مناڵ هەموو دوکانە هەیە بەس خەتای دوکانەکە نییە کاکزمناکە خەتای ئەو کەسانەیە کە ئەیەنن خەتای حکوومەتی هەرێم ئەگە حکوومەتی دوودەکانەوە ئاگادار بێنستنێ بەڵێ حکوومەتی هەرێم ڕێگەیەیە هەموو شتەکان حکوومەتی هەرێمە باوەڕکە زۆر شتەیە ئەگە غەڵەت نەبێت ئەلێ بەردە لە ئاسماگەتە خەتای جوولەکەی تایە ئێستا شتێ ڕوو بە خەتای حکوومەتی هەرێمی تایە لە 100 خەتای حکوومەتە حکوومەت ڕێگەیاوە پیرۆزبایی لێکم جەژن پیرۆز بە لە خۆت و لە ماڵ و مناڵت و لە موسڵمانان هەمووی ئەتوانین ئێمە چینە مزگەوت بۆ ڕۆژە بە تاکید نوێژی بەیانیەکەین دوایەوە خۆمان نەگەڕین بە جوانی خۆمان بۆ خۆش دەکەین سەدانی دراوسەکانمانەکەین دوای سەدانی خزمانەکەین یعنی بە تاکید ینی دێشتی ڕۆمزان دەشی قوڵان ینی میلەتی کورد بۆ دوو جەژنە بەناو بانگە بەڕاستی کوردت حاضر کردو بۆ سپاس بۆ بە تاکید چ ڕەنگە لە بەرەکەم جاماشەڵا ڕەنگ زۆر زۆر ڕەشمێ ڕەساسیمێ بێجیمێ هەموو ڕەنگە بەڵام تەمان ڕەنگەکەم بۆ خۆم دیاری کرد ئینشاءالله ڕەنگی جوانە پۆشم و جەژنەکەمان بە پیرۆزی بەڕێگەن ئینشاءالله گەورەی ئینسان لەوەی ینی لە کەسەکان ببوورێ ینی چییە ینی ژیان چییە ینی چییە چەند سادی کەمەشی لە ژیانە با قەیچەکە ئەو کەسانی کە ئازیانەکەی ئەین بەدڵێکی گەورەوە لی ببووری قەیچەکە زۆر شتێک بەرامبەریش کاتێکی ئاشتەکەی تو یەکسەر زانانی کە تۆ گەورەی بە ئەویش دڵی گەورە تەبعەن ئەو تۆ لە کاتەیە تۆ گەورەی خۆ دەنوانەوە ئەویش بە تاکید کە گەورەی خۆی نوێنێ ینی شەیتان ئەوە دلا دروست نەکا بڵێ بەخوا ئەوە تۆ بەکەم سیرتەکە نا بە پێچوانەوە بەرامبەر گەورەتر سیرتەکە هەموو کات ئینسان عنی بی لەو کاتۆ کە گەورەی خۆی بنوێرێ گەورەی خۆی بنوێرێ یەکەم جا لەبەر خاتی خوا ئەوە لەسەر هەموو شتێکێ لەبەر خاتی خوا بەس خەیچەکە بی لە بەرامبەر مەگەر با خێرچەکە ئەو عەزیزیش دڵی یابی خەیچەکە تۆ لەبەر خاتی خوا ئەو خوای کە ئیتر کەون و کاینە لەبەر لەرزێ بایان بە لەبەر خاتی خوا زۆر سوات کەسمانی عاجز نەبێ ئەگەر ئەو شتەیش بوو بێ ئێمە دڵمان گەورە بێ بەرامبەر عاشق بکەین ژووبارە پیرۆزبایی لە ئێوە و لەسەر جۆ موسڵمانەی جیهانەکەم بە تایبەتی شاری سلێمانی وەڵێن لە 1000 جەژنان یاخوا ئێوەش لە 1000 جەژنا بن هەموو لای بەخۆشی بەڕێگا و هیوادارم هەموو لای بەخۆشی بەڕێگا و لەسەر خێری شا من پیرۆزبایی لە دایکمەکەم خوای گەورە بردوێتەوە بەربارەکەی خۆی ئینشەڵڵا جێگەی باش دەبێ مە یەکەم جەژنە ببێ دایکم گەورە لێی خۆش بێ بەڕاستی قورسە بۆ هەمومان بەس ئیتر ڕێگەی هەمومانە ئینسان ئەبێ هەمیشە خۆی ئامادە بکات بۆ ئەو شوێنە بەستم بۆ بکە بزانم لەبارەی جەژنەوە جەژنی ئێسەد خۆشیایی جەژنی منداڵی وڵای وێ ڕاستی بێ من تا ئێستا پێشتر جەژنەکانم خۆش بووە بەس ئەم جەژنە نازانم جەژن بوونی هەیە یان نیەتی هەندێک کەس دەبینی بە تایبەتی لە گەنجان زۆر لە جەژنا سارد و سڕن یانی زۆر درەنگ هەڵەسن لە خەو هیچ سیمایەکی جەژنانەیە پێوە دیار نییە نەجلێکی جوانەکەن لەبەر تۆ لەبارەی و حاڵەتەوەڵێکی خۆشت گەنج قەزەی جل لەبەرکردن و ئەمانە گەنج لەم وڵاتەیە هەمی ڕووخاوە بیرەکاتەوە دڵی بە هیچی خۆش نییە دەستەبا بۆ ئیشێک دەستەبا بۆ کەسابەتەیەک خوێندن تەواوەکە سێرەکەی لە ماڵ و دانیشتووە سڕیان کردو لە ماڵەوە دڵی بە هیچ شتێک خۆش نییە بەس خۆ جەژنیش ڕەمزێکی ئێمەیەکو موسڵمان ئەبێت سیمای جەژنەکەمان پێوە دیار ڕاستە ئەوە ئەو کللتورە بێت لە دایک و باوکەکانەوەی تیمامێکی تەواو تاوای پێ بدرێت یعنی
تەواو تاو لە ڕووی دینیەوە جەژنی مسلمانان جەژنی ڕەمەزانە جەژنی قوربانە دوو جەژن هەیە جوانی پێمانەوە دەرکەن ئەی چۆنەرە وەڵا ئەبێت یعنی تیمامێکی تەواو تاوای پێبین بەڕاستی من جەژن بەی کەسێک گەزانم کە بە ڕۆژوو بێت پیرۆزبایی جارێ لە جەناب دەگەم و لە کەناڵە بەڕێزەکەتان وەڵا لە باوکم و دایکم و خوشک و برا و خێزان و کەس و کار و وەڵای من عادەتەن جەژنان هەر لەگەڵ باوکم و دایکمان یکەم لە پێش هەموو کەس ئارە وەڵا ئیتر وەڵا ئەگەڕێیم بەناو شارە و بەناو خزم و کەس و کارە و مناڵی تەمان جەژنانیان پێدای وەڵا جەژنانەشیان پیان بەس کەمتر بەخوا زۆر ئێستا گەور ئینسان گەورە بوو جەژنانەش نابێت نەوەڵا تازە تەوا بێ ئێمە جەژنانە بین بە خەڵک سەرەی ئێمە ئارە وەڵا باشە لە جەژنا هەندێک کەسە بین زۆر سارد و سڕە یعنی میوانیش دێ بۆ لای تااقەتی نییە جلێکی ڕەنگە جوانی نەکرد بێتە بەر تا چەند گرنگی ئێمە ئەو جەژنانە ڕەمزی مسلمانێتی ئێمەیە گرنگی پێ بدەین زیندوی بکەینەوە نەک بۆ نمونە جەژنی سەری ساڵکە ڕەبتی بەێمەوە نییە گرنگی بەوە بدەین ئەبێ ئەم دوو جەژنە کامجلی جوان و کامبۆنی لە خۆشە لە خۆمانی بدەین لەبەرەوەی جەژنی ئێمە جەژنی مسلمان لەگەڵ جەژنەکانی ترا زۆری فەرقە ئەی بوو ئەوان حاچی شەقام و شارەکانی خوانێ ڕزانە بوو ئێمە دوو جەژمانێنەی ڕازێنینەوە گرنگە لێرەش حکومت گرنگی بۆ حاڵەتە بدە چۆن سەری ساڵەکە ئاوا جادەکانە ڕازێنێتەوە لە جەژنی ڕەمەزان و قوربانە شتێکی وازانی شتێکی واش بکە بۆ مسلمانانی خۆمان بۆ زۆرینە لە ساڵانەوە 95 مسلمانە ئەبێت گرنگێکی باشی پێ بدا حکومت خەڵکەکەی خۆشەوێ با گرنگی بۆ شتۆ بدا کە خەڵک خۆشەوێ حەزی لێ بەتەشید دەبێت گرنگی پێ بدا لە جەژنە لای خۆمان لە کوردەواریە زۆر جارەوانی کە دڵیان عاجز بووە ئەیان بن هاشتیانەکەنەوە ینی ئەو کەسە خۆی چێوی بەرامبەر هاشتەکاتەوە تا چەند گرنگە ئەم شتە درێژە پێ بدەین ناکۆکیشت وەلا بنین بچین دڵگەورەی خۆمان بنوێنین بەرامبەر هاشت وەڵا زۆر شتێکی باشەوە تاوان ئێستا من عاجزیەکەم بووە لەگەڵ خزمێکما کەسێکما خەسپە لەسرم بچم لە جەژنە ئاشتی کەمەوە گەردە نازایی لێ بکەم خێرەکە دەسەکەوێت هەم هاشتاواکەش خۆش لەوە چه ساڵێک تر من نەکەم و ڕەمەزانیان نەکەم و جەژنێکی تر گرنگە زۆر گرنگە ئەو شتە جاران بیرمە گەورەکان ئەویانەکرە چون ئەوانەی کە عازبوون دەستیانەکردە ملی یەکتریانەوە بێ ئاژبوونەوە جەژنەی ڕعی بە نابێتەوە زیاتر بەتەشید وایە وەڵا زۆر وابوو خاستان ئەو پیاوە ڕیسپی قەدیمیەکان ئەوانەی کێشێک عاجزیشێ بووە لە بینێ لە خزمێکە سوکارێ ئەچوون ئاشتیانە کردوان و جەژنە و تازە ئەبێت جەژنی مسلمان عنی ئەبێ هیچ نەبوخز و چین هیچمان لە دڵا نەمێنە هیچمان چکا سپاس بۆخوای مانگێکی پیرۆزمان تێپەڕانووە بەرەو جەژنێکی گەورە ئاڕۆی ئەم جەژنەش بۆ مسلمان ئێمە دوو جەژنە هەم ڕەمەزانەکە هەم جەژنەکەش زۆر سپاس دەکەم گەورە سەلامەتت کە ماڵ و منداڵت خۆت بەرەکەت بخەوەتە ناو ماڵتان زۆر سپاس لەگەڵ ئێوەیە و بەخێر بێن سەر و سەر چاو جوانە بەرکەیت و ئاوەسی لێ ڕەحەم بەچێ بێنی دراوسیە ئەتێ ئەوەی بەخێ چێش بگاتێ هاتوو چێ بکەیت هاتوو چێ بکەیت و ئەمسە لێدانەمڕی بچی ماڵە خزم بێ بێگانە بێ لێچێکە ناخۆشیەکە بوو ئاشتی کەیتەوە پیرۆزەی لێ بکەیت یەکەت ئاشتی کیلۆ تۆ تەوقە لەگاکەت جەژە پیرۆزەی لێکەی خۆش پێی خۆشە و هەمووی ساڵەکە دووراوە خێرتەکە یەکەم خۆش پێی خۆشە و دووەم ئەوەی کە دەنگی لێ دابڕیوە هەم پێی خۆشە ئاشتەکەیتەوە دەنگ دابڕین زۆر خراپ ئەڵێن ئەو کەسەی کە ئەچێ بەرامبەر ئاشتەکاتەوە ئەوەی بەرامبەر زۆر بە گەورەی سەیری ئەمەکات چونکە ئەڵێ ئەم دیارە دڵی گەورە ئەڵەیەکی تا سێ کەڕ بڵێ دەنگی لەگەڵێکی دابڕێت تا سێ کەڕ تۆ بچی بەدایە خۆش پێی خۆشە کابرا حەد هین بوو ئەو کات ئەتوانی کۆڵێ تا سێ دانەکەڕێت تۆ بچی بەدایە پەیوەندی هەر نەچڕای مەرحابوونی بکەیت لە جەژنە زیاتر پیرۆزبایی لە کیەکەی لەگەڵ کیا جەژنەکەت بەسەر وەڵڵا یەکەم شێوەی دایک و باو ئەرجی گرانە دایک و باوکە لە ژیانە بمێنێ ئەم ناولای ماچکەی گەرنێ ئازاکە دووەم برا و خوشک و خێزان و مناڵەکانێ ئاوەسێمیش جیران و خزم و جیران دراوسەکان و دراوسێ و خزم و کەس و کار ئینسان لە ماوە ئێو ساڵا کرێ قسەیەکی کردبێ خۆشی ئاگای لێنم و بەرامبەر پێ ناخۆش بێ گەردن ئازایی لە هەمووی بێ بڵێ گەردن ئازاکە و ئەبێت تۆ خۆی بچی بەدەمێەوە گەردنە ئازاکە
تا چەند گرنگە دایک و باوک ئاگاداری منداڵی بێ لە جەژنا تەقەمەنی و با بڵین ترەقەوە ئامانەیان پێیە خەڵکی زعاجە بەخوا حتا بۆ کرێ مناڵەکە دەبری هەزارانەیە دڵی ڕات شڵەکەیە هەیە حامیلەیە تێگەی ئەو تەقەیەینەکە حتا بۆ کرێ بەدەست مناڵەکە مسەیتەری بەسە مناڵەکان تا قانجاستە وڵایی لە جەژنا زیاتر سەردانی خزم و کەس و کار و دایک و خوشک و برایە و بەلای خزم و کەس ئای تەبان لە جەژنا هەندێک کەسمانەیە زۆر گرنگی بە جەژن نادا جەژنی ڕەمەزان و قوربان ڕەمزێکی مسلمانانەیە بەجلی جوان و ئەوە بێ دەرکەوی وەکو تۆڵێ سەردانی کەس و کار بکەیت تا چەند گرنگە ئەم جەژنانە زیندوو بکەین وەکو خۆی گرنگی پێ خۆی لە ڕاستیە جەژنی ئینسانی میلەتی کورد مسلمان دوو جەژنیە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانە ئەتر با باقی جەژنی کورد نییە هیچ مناسبەتی بە ڕەبتی بە کوردۆ نییە ئێستا بینین بۆ من جەژنی سەری ساڵ کە لە ئێمەشەوە دوورە تەماشاکەین زۆر گرنگی پێدا بەس جەژنی ڕەمەزان و قوربان کە هی خۆمانە و مسلمانانەیە گرنگی پێنا برای من ئەوە ئەگە تۆ بگەڕێتە سەر کەسی شخصیەکەەوە دەورێ بینێ بەس بەڵام بگەڕێتە سەر کابرا مسلمان بێت و خۆی جەژنی خۆی گێڕێت کابراکی ئەگە علمان بێ بە ڕۆیەکی ترۆ بێ ئەوی جەژنی خۆی گێڕێت ئێناوەکو میلەتی کورەوەی مسلمان بێ بڕاستی بتەوێت دوو جەژن مایە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانە جەژنەکەمان پێوە دیار ئای تەبعەن ئەگە تۆ مسلمان بی خۆ بە مسلمان بزانێ بۆ دوو جەژنە پێوە دیار بێت باشە جگە لەوە دەبینین لە جەژنا هەندی حاڵەت دەی خەڵکی زعاجەکە ترەقە تەقاندن تەقەمەنی بۆ نمونە گڕەگڕی ماتۆر تا چەند گرنگە دایک و باوک لە جەژنا ئاگاداری مناڵەکەی بێت جەژنانەیە گوەرەگرێ بزانێ بە چیەدا وڵای ئەو خۆی گەرە دەستە مناڵەکە پەروەردەکە ئەساسە بێت بەڵام تر مناڵیش خۆی وای لاتوە وڵای بەڕاستی کۆمەڵی ترەقەیە ئەم تەقیمەنیانە ئیزعاجن بەڕاستیە گەورەگە لێتەسن نەک مناڵەکەش جایترەوە چینە ناو جەژنیشەوەی ترە بێ جەژنی خۆمان بێ ئەرە وڵای ئیشەڵا بە ئیزنی و خوایە ئەبینین هەندێک کەس لە جەژنا جلوبەرگێکی جوان لەبەر ناکە گرنگی پێ نادا ئێمەش جەژنی ئێمەیە جەژنی مسلمان ئەرەوە جەژنی مسلمانە نابێت جلی جوان لەبەرکەین بچین کەس و کار جلی جوان لەبەر ناکە بە جوابی شە بمەوە بمەوە ئەوە بە ڕۆژوو نابێت ڕوو ناکاتەخوا ئەستەغفیر الله ئەوە بوو ئەوانش جەژن نییە ئێمە ئەگەرمانێ جەژنەکەمان پێوە دیاربی ئەبێ ڕەمزی جەژنەکە چۆنەرەوە بشتی جوان لەبەرگی پاقتمی ڕێک و پێک بیت یارەوەڵا لە کوردەواری خۆمانە لە جەژن هاتن سەردانی یەکترەکەین کەس و کارسی لە ڕەحم جێ ئارەوەڵا لەخوا بەزیاویە بێ بچتە ماڵە خزمە ماڵە برا ماڵە خوشک و ماڵە کەس و کارێ بچی گەشتە فیرۆزیان لێ بکەیت و دراوسەکان توی چۆن کاگەیژە لە کوردەواری خۆمانە جاران شتێکمان هەبوو ڕەنگە تۆ باشتریش بیرت بێ کاتێ دوو کەس عاجز بوون لە یەکتری گەورەکان ڕیسپیەکان دەستیانەکردە ملی یەکتری وەرین ئاش بنەوە دەستکەنە ملیەک ئەی بەس جەژن بێت و تۆ دڵ عاجزە نابێ شتانە ئینسان دڵی گەورە بێ ئەم شتانە بەلاوە بنێ بەرامبەر هەتا دڵە گەورە بێ چاکە هەتا دڵە گەورە بێ ئیشەڵا زۆر چاکەوێ بەیزنی وخوایە ئەڵێن ئەو کەسەی کە بەرامبەر ئاشتەکاتەوە بەرامبەرەکەیشی تر بە گەورە سەیری ئەمەکە چۆن ئەڵێم دڵی گەورەترە توانوێتی بێ من ئاشتا وڵا وایە بیتفعل وایە قسەی جەنابتە ئەبینین لە هەندێک کەسێ جەژنی سەری ساڵ بۆ نمونە جەژنەکانی تر گرنگی پێدا گرنگی بە ڕەمەزان و قوربان ناک ئەمە جەژنی ئێمەیە بەڕاست ئەم جەژنی قوربان جژنی ڕەمەزان جەژنی ئێمە ئەژنا سەری ساڵۆمانە جەژنی مسلمان نییە بە حەیاتی پێمانەوە دیار بێ پێمانەوە دیار بێ هەروەڵا کەس و کار لە بیر نەکەی سوکار لە بیر نەکەی خوشک لە بیر نەکەی برا لە بیر نەکەی هەتا کوون یەکەم تەنانە دراوسەکانش نابێت بکەی ئینشاءالله یەک حاڵەتمانەیە لە جەژنا مناڵ ترەقە و تەقامەنیشت زۆرە دەخێن تا چەند گرنگە دایک و باوک ئاگاداری مناڵەکەی بێ ئەو پارە بە چیەدا ئەو پارە بە فرڕێدا ئەنجا بۆشی نەکرێ بزانێ بە چیەدا بەس کاکەیان خۆ ئەمڕۆ کاکە هەمووی مەسوولەکان نەهێنن ئەو تەقەمەنیانە خۆ من و تۆ ناهێنین کاکە فەقیری چی ئای چۆن هێن بە مناڵی فەقیر ڕۆژار بەخۆی ئەیتەقێنەوەوانێ ئەوەی و کاکە مەسەرسی لەسەر خودی مناڵەکەش دروستە چۆن لەسەر گەورەژە بێ کاکە لەوانێت چاوی سەقەت بێت دەستی سەقەت بێ کاکە زۆر مناڵمان بینی ئاوە خۆی بریندار ئارەوەڵا گەورە هەمولایەک پارێزی شاءڵا لەگەڵێوە جەژنە پیرۆزت لێکەکەم برای بە ڕێزی منن چاوی منن چاوەکە من سواز دەکەم تاعات و نوێژ و ڕۆژوت هەمووی هەمووی قوبڵی ئینشەڵا بەئیزنی ئەو خوایە خوا لێمان قوبڵ کە ئینشەڵا جەژن چییە؟ جەژن بۆ یەکێ باشە کە دایکی مابێت من کە دایکم نەماوە لای من یەکەم جەژنیشە بۆم بەڵام بێدایکی زۆر ناخۆشە خی گەورە لێی خۆش بێ ئەوە ڕێگەی هەمومانە ئینشەڵا ئێوە مادەم ئەوەندە سۆستان بۆ دایکتانەیە حتمما دوای خێرتان بۆ کردووە بوونی مناڵی وەکوێەوە بۆ دایک و باوک خێرێکی نەبراوەیە
والله يبيت دايك باك زوزو أقل من على جارة استلم لما يلتها من هذا زوزو خراب هو هاد زيادة لحد بما تورك وجرتو فرتقا بقصي دايك باوكينا قد جوابي دايشي تواني ما أنا هاد زوزو خرابة. ئێستا گەنجی خۆشەمانە بین بەشێکیان لە جەژنا سارد و سڕن ینی تااقەتی جەژنە پیرۆزیان نییە درەنگ هەڵەسن کەچی لە شەوێکی وگومون منە شەوی سەری ساڵە زۆر گرنگی بە حاڵەتەدن ئێمە وەکو مسلمان تا چەند گرنگە جەژنی ڕەمەزان و قوربان کە جەژنی مسلمانەتی خۆمانە بە گرنگیەوە تەماشای بکەین خۆمانی بۆ بگۆڕین سەردانی کەس و کار بکەین وڵی زۆ ڕاستە بێ زۆ خۆمانی بۆ بگۆڕین خۆمانی بۆ ئامادە بکەین چونکە جەژنێکی زۆ پیرۆزە لە جەژنا تۆ جلو بەرگشتن ئامادە کردووە جلی جوان ئەم جەژنە من نەوەڵ هیچ شتێکم ئامادە نەکردووە لەبەرەوەی دایکم لەدەستداوە تاقەتی هیچ شتێکم نەماوە بەڵام دوای خێر بۆ دایکت ئەوە هەموو شتێکە ئێوە بێ بەهێز بن دایکت چاوەڕێی کارە چاکانی ئێوە پارو حەڵال لێرە پیاکەن ئەوە بۆ دایکت زۆر مهمە جا هیوادارم ینی لە جەژنا گرنگی ببدەن بۆ ئەوی کە دایکت ئێوە ببینن لە جەژنا خۆش دڵنیا بنەویش ڕۆحی ئاسم عادەتەن بەیانیانەچی بۆ مزگەوت لەگەڵ ئەهلی مزگەوت تا جەژنە پیرۆزاکەم و دوایە گەڕێتەوە ماڵەوەی نانەکە خۆیت و ئەڕۆی بۆ ماڵە خزمان و بێ هاتوو چۆیان بکەوت یعنی جلوبەرگی جوانش حتمما لەبەرەکە ئای چۆن جلم دووری وە مبارەکە بەس ئەبینی هەندێک گەنجمان هەیە تااقەتی نییە زۆر سارد و سڕە کەسی جەژن بۆ منە جەژنێکی وەکو سەری ساڵ کە لێمەوە دوورتریشە زۆر گرنگی پێدا کەچی جەژنی ڕەمەزان و قوربان کە ئێمەیە کەم گرنگی پێدا دەربارەی وەڵێت ئینسان کە ئەهلی دین نەبوو دایم هەوا ئارەزوو ئەیبا بۆ شتی غەرب دایمە بە غەرب سەرسامە ئێستا من لە ملم بەش ناچمە دەرەوە شەوی سەری ساڵ ئینسان دوو جەژنی هەیە پێویست ناکا بچێ بۆ لای ئەم لا ئەولاتە بەخوا ئەدەب نەماوە لە ناوانە بەداخەوە یعنی هەمووی بەس مناڵە خاتەوە و ئاگای لە پەروەردەکەی نییە حالیان خۆم خاوەنی دوو مناڵم حتا جوانەوانە پەروەردە نەکەم ناتوانم بۆم بەخێو ناکرێت بەڕاستی لە ڕووی ڕزقەوە ناڵێم لە ڕووی ئەدەبەوە زۆر لە ڕزقاکە گرنگترە چۆن نەبێ و دایک و باوکانە ینی چ ڕێگەیەک برنە بەر بۆی منداڵەکانیان ئاگاداری منداڵەکان حەلی هەموو کێشەیەک دینە کە ئەو دینەت هەبوو هەموو کێشەیەکە بۆ حەلەبێت کە نەوبوو دایم لە ناڕەحەتیە هەروەکو خوای گەورە خۆیە فەرمێ دووبارە جەژنە پیرۆزەت لێ یەکەم خوای گەورە ڕستی خۆی بخاتە ناو ماڵتەوە جەژن و تەعات و نوێژە ڕۆژەکان هەمووی لێ یاخوا سەلامەتی جەژنی ئەوەش پیرۆز بێت دەستخۆشیتان لێکەم بۆ بەڕیانەجانەکەتان زۆر سپاستان دەکەم دایک و باوکە لە ژیانە بمێنێ ئەم ناودای ماچکەی گەردنی ئازاکە دووەم برا و خوشک و خێزان و مناڵەکانە دای قسەی کوشمیشەکە بێ بچی ئەم لەولای کەسوکار و دراوسێ و خۆشەویستەکان و خاستەوەی کە لێ عاجز بووی مسلمان دوو جەژنی جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانە ئەترم با باقی جەژنی کورد نییە هیچ مناسبەتی بە ڕەبتی بە کوردۆ نییە یا ڕیسپی قەدیمیەکان ئەوانەی کێشێک عاجزیشی بووە لە بینێ لە خزمێکە سوکارێ ئەچوون ئاشیانە کردوان و جەژنە و تازە ئەبێت جەژنی مسلمان عنی ئەبێ هیچ نەبوخز و چین هیچمان لە دڵان نەمێنە هیچمان چکە سپاس بۆخوایە مانگێکی پیرۆزمان تێپەڕانووە بەرەو جەژنێکی گەورە ئاڕۆی ئەم جەژنەش بۆ مسلمان ئێمە دوو جەژنە هەم ڕەمەزانەکە هەم جەژنەکەش ئێمە وەکو مسلمان دوو جەژنمان هەیە کە بێ زۆر گرنگی پێ بدەین وەکۆزانن جەژنی ڕەمەزان و قوربانە دەبێت کاتێک ئەو ڕۆژە دێ ڕەمزی جەژنەکەمان پێوە دیار بێت جلی جوان لەبەرکردن و سەردان و سێلی ڕەحم بەجێهێنان چون بۆ لای کەس و کار بۆ دەرو دراوسێ و ئەو کەسانی کە نزیکنەوە لێت لە کوردەواری خۆمانە هەندێک کللتوری جوانمان هەبووە کە لە جەژنا پێمانەوە دیار بووە ئەبێ ئێستا ئێمە دیسان زیندوی بکەینەوە یەکێک لەوانە ڕیسپیەکان کاتێک دوو کەس عاجز بوو بوونایە لە یەکتری لە جەژنەکانە چون دەستیانەکردە مەلی یەکتری ئەمە کللتورێکی جوانە کە ئێمە وەکو مسلمان ئەبێ ئەوە زیینوو بکەینەوە خۆمان بچین بەرامبەرەکانمان ناشکەینەوە ئەگەر عازیەک ئەگەر قسەیەک چوو بێتە بینی نێوان ئەو دوو کەسە ئەو قسانە بەلاوە بنێن و ئاشتەوایی بکەن بۆی جەژنەکەیان هەم خێرێکیان دەستکەوێ هەم جەژنەکەیشیان بە خۆشتر بەسەر بەرن و گرنگە دایک و باوک ئاگاداری منداڵەکانی بێ خوا نەخواستە ئەو پارەی جەژنانی کە وەریەگرێ بزانێ بەچیەدا بە ترەقە و تەقەمەنی ئۆمانە کە لە جەژنانە خەڵکی پێترسێنن یاخود ئەو کەسانی کە ڕێبوارن بەسەر ڕێکانە تێپەڕەبن هەڵێدەنە بەردەم قاچیان ینی ئەمە هۆکارێکە بۆ ئەوی هەم مناڵەکە خۆی ژیانەکەوێتە مەترسی و هەم
ئەو کەسانیشی کە ڕێبوارن کە بەجلێکی جوان و هاتوون پیرۆزبایی جژن لە یەکتری بکەن تۆ بیان ترسێنی مەکارێکی باش نیە بۆیە گرنگە دایک و باوک ئاگاداری منداڵەکانیان بن و هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکە خوازین ئینشەڵا جەژن بێتە مای خێر و خۆشی بۆ خەڵک بۆ هەموو کەسانی کە لە ڕەمەزانە بەڕۆژوو بوون دووبارە پیرۆزبایی لە هەموو لایەکەکەم خوای گەورە بەرەکەت بخاتە ماڵی هەموو لایەکمانەوە بەنامەیەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامێکی ترتەوەرێکی تر بەخوای گەورەتانە سپێرم خواتان لەگەڵ